راسکارن هلیمه برنامه دابش لکردستان 24 پیشکش دکم ویجاره امل باجاره دو کنه می بحث پرسه که بکن کو د نهادا بگمان زورترین آخفتن لسرتی کردن اجی پرسا چهار نویسه دورین کردستانیین در وی اداره حکومت هرما کردستان نه کو د نهادا پرانیا واندا وران جالی هزا پیشمرگین کردستان و هات کی کنترل کردن دیگل شرکه دجوار بگمان دیگل چک دارن داعش بل پالپشکه هزین حوال بندان نف دولتی ایروجی سروک هرما کردستان مسعود بارزانی هند داخوانین گرینگدان جوانا جی گوتی ملافاتنه که بر وقت دیگل امریکا و دیگل حکومت عراق هي بيجمان دیگل حکومت عراق وزارت پیشمرگه و حکومت وزارت پیشمرگه دیگل پنتاگون وزارت برگیری امریکا هي کو امریکا و کو هندزانن لاینه که به باندور روشان های عراق ام د چارچوبه برنامه خدا دیگل آلین پیوندیدار دماندم دا پاسپور لدور چارنویس دورن ین کردستانیین در وی هرما کردستان که انگلو افده ورنها زورینه بن کنترل هزا پیشمرگین کردستانی نه لیش ارن نویس وان دوران دچلیت و کو هر کسی دزان افده ور راستی گلک سیاست دجوار بونه سیاست تعریب کرنه تبعیض کرنه ترحیل کرنه تهجیر کرنه گوهرینا دموگرافیا وان دوران حتی داویه له سنوری راسقینه باشور کردستانی نه دیف همو گروین کو هاتینه اثبات کرن امید چارچوبه برنامه خدا حول دین دیگل آلین بر پرس تایبتی بحثن دب کن گلو چار نویس وان دوران دی برف چی گهیتن و جهات کرن جبوکو راوش وان دوران آسایی بیت و اف بیگ وجیان اف بیگ هاتای موزاییکی یا نتوی و مذهبی و لیا وان دوران دی چی بیت کرن جاره کدن به هفرا بکاربن وان دوران وجی نه جاره کدن سیمای جیان کردستانی بونه بو وگریت و بو ما بسیجی میوانداریا بارزان نصر الدین سعید سندی وزیر دورین کردستانی در وی اداره نهایی حکومت هرما کردستان هر وها هرمی کمال آقا برپرس مالبند چار بهدینان یکتیان شمالی کردستان دمان دمداد دکتر موسی مصطفی ما مستای زانکوی که اویجی گلک کار لسروان دوران کریه ام بخیر هاتن میوانید خود کن کاک نصر الدین که ام جتا دست بیکن جبر کو تو وزیری و مختصی وان دوران داوی زانیاری گلو چار نویس وان دوران ها برف چی دیگه بله بسم الله الرحمن الرحیم دست بگی دست خوشی التا و برنامه‌ات که هر روز صلاوت ما بو بینرن کردستان 24 راستی نوچن کردستانیش در وی داره هرم نوچه کی گلکی گرنگه روبره که مزنه گهیتا نزیکی نیف روبره هرم کردستانی یعنی 45 سادش روبره هرم کردستانی لوا گرنگیدان و نوچه تنه گلکا مهمه لوا دی دست پی که بچه که کرتیه که بحثی وان نوچه بو بینرین هجا بحث کن که کیر دست پید کد و دگهتا حتی کیوه طبعا نوچه کردستان جدر و اداره هرمش شنگاره دست پید کد او ناحیه بسر شنگاره و وکی گر عزیر و شنگار یعنی شنگار وکی سنتر قضای و سنون و زمار باش دینه شیخان و شیخان وک قضا شیخان و هر وصا زیلکان و بعشیقه وک ناحیه بسر شیخان و هر وصا قضا قرقوشه کو نمرود و برطله تکون ویچارچو ویدا باشه برو مخمور و دیچین کو قراج و گندیناوه و کوپر و ملاقره باشه برو کرکوکی و کو کرکوک طبعا ناوچه کی و پارزگاه همی یعنی قضا دوبسه یعنی پرده و دوبس و سنتر قضای و سرگران باشه برو داقوق و خرماتو لیلان و باشه برو خانقین و جباره و قرتپه و سعدیه و جلولا و مندلی او قضا و ناحیانه اوید کو ام بیجنی ناوچین کردستانیش در و اداره هرمه که ما خلاف الگل مرکزی هید سروان ناوچه تنه و دویا چارچوب ماده 140 دا دوماهیکا 2007 بابت ایوان ناوچاب دوماهی کاتبا بله جه داخل که حکومت مرکزی 4 سال دوماهی کش حکم مالکی و هر وصا افهد سالین
کو حیدر عبادی بی سروک وزیران بله که نسدیمی زبرین سری بگمان پشتی پروسس آزاد کردن عراق 2003 گلک ماده سر و پرسیادن روجوی 24 هبو 58 هبو او 140 هبو پشتی 140 جی بگمان راوشه کردن هاتا روجوی اف دورین تا گوتی کو سنوری باشور کردستان دیگه دولت عراق یک لای دیگه از دخوازن بحثین هاب کن اف دور گلو پرانینها بن کنترل کردن ویا يعني مشين بيجين حتى جبري دست بكرنا كنترول كرنا شهر موصل حتى نزيكي نوتش صاديج وانا وشت هنيت بن كنترولا بيش مرجي دابي ونوكا اف نسبة هنية زيادة اللي هاتي تقريبا يعني تشي بيجي يعني نزيكي نوتو 4 نوتو 5 صادي بيه جواتا براني بله يعني نوكا عندك دورو بري شنغاري ماي حويجة يا ماي حويجة بله يعني اف نوشن دي تري يعني امشين بيجن يدبن كنترولا بيش مرجي دانا افروكا بيش مرجي حماية فاناوشات كتو ومدواري نف نوشت هني هر بن كنترولا بيش مرجي وبمينت دا خلقی ملوانا و چابت پاراستنه چون که باوری بجیش عراقی نمایی جیش عراقی نشا دوری خواب بین تلوان پیش مرگی اولا که جدیدایه کو وان سنوران بپارێزیتن جلای امنی وش جلای سربازی و حتی نها بله حتی نها پیش مرگی قربانیه که مزنی دایلوان ناوچن هنی و یا شایوان ناوچت هنی پارێزن و گلک مپرسی حتی نو که جل گل هندک ناوچا یتهین و داعش هولا هیرشات که تلوان ناوچت هنی بس جه دلخوشیه کو حتی نو که پیش مرگی یا شای دوره که باش ببینه تو بشهدکیا يعني ها فيمانا وهمي عالمي بله که هرم ناوچه کردستانی کانی دروی هریمی کردستان ناوچه دابنه راکان زور ناویتریش هل گرتو ام ناوچه نبگو من باس دوده کرد که به تایبتی لدوای 2003 و چند فرصه زیرین به دست هریمی کردستان و با که بتوانی ام ناوچه نبو سر هریمی کردستان بگرنه توا استاش لگل به استا بگو من فرصه کیتر هاتو تپیشوا کرد رکوتنی هی لگل ها پیمانی نف دولتی بسروکاتی بتایبتی امریکا لگل عراقیش چی بکرید که بشویی که کنکریتی ایدی ام مشکل چرا سر بکرید بسیاری چی گرینگا دیاره و پرسی چی گرینجیشا اگر تبینی بکن گرینگترین پرز لنوان حکومت هریم کردستان و حکومت فدرال پرسی خاک و خلچ کردستان با کل دره و هریم کردستان و یان بپی ماده سی توصل کدیاری کرا و پیدرن ناسو چه شل سرکان یان باڵێن خاچی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان دیارەمە پرسێکی گرنگ بووە لە نێوان هەرێمی کوردستان بۆ دیاریکردنی سنووری هەرێمی کوردستان بۆ دیاریکردنی جوگرافیای هەرێمی کوردستان بۆ دیاریکردنی خاک و خەڵکی کوردستان کە لە سەردەمی سەدام لە توانین لەگەڵ دروستبوونی دەوڵەتی عێراقی و دەتوانین بڵێن ئەم ناوچانێک کە زۆرینەی کورد بوونە بەهۆی سیاسەتێک لە دوایەکەکان ڕژێم بە تایبەتی ڕژێمی سەدام دیموگرافی ئەم ناوچانەی گۆڕیوە دیارە بۆ ئەم پرسە دوای پرۆسی ئازادی عێراق مادەیەکی گرنگ کە بۆ چارەسەرکردنی ئەم پرسە گرنگە کەمی جاریکردنی جوگرافیای کوردستانە گەڕانەوەی خاکێکی کوردستانە بۆ سەر هەرێمی کوردستان کە مادەی 140 بوو ئەم مادەیە بەپێی چەند پرانسیپێک کە هەم ئاساییکردنەوەی دۆخەکە بتوانرێت ئەم ناوچەی ئاسایی بکرێتەوە و ئارامی دروست بکرێتەوە و پێکەوە ژیانێک بە تایبەتی ئەم خەڵکانێک کە لە ڕابردوو دەرکرابوون بشوێنە شوێنی خۆیان هی دووەم سەرژمێری بوو کە دەبێت پێویست بوو بکرابایە هی سێم کە ریفراندۆم کۆتایی بەم با بڵێن پرسە دەهێنا ئاریشەیە دەهێنا کە بەداخەوە ئەمانە بەهۆی کۆمەڵێک کێشەی گرنگ نەبووە ئێمە لەم پرسە گرنگە کاکە کاریان پێویستی بەندە کاتێ بۆی شەرعێتی هەندێک ڕوونکردنەوە زیاترە ئەم پرسە تەنیا ئەم مادە دەستوریە پشتگیری ئەم پرسەی نەکردێ بۆ یەکلاکردنەوە بەڵکو شتێک لەمە گرنگتر ئەمیش وەسیقەیەکی ئێزگار گرنگی دووەلیە کە ئەمیش پاڵدە خەبیری هەرە خەبیرە گرنگەکان کە بۆ نمونە من ناوی چەچان کە هەمویان لە بیرمانە کە لە مووسڵ لە کەرکووک لە خانەقین تا دەگاتە شنگال کاریان دەکرد پاڵدە خەبیری نێودەوڵەتی هاتن بۆ دیاریکردنی سنووری جوگرافیای کوردستان و خاچی کوردستان کە ئەمانەش هەم حکوومەتی عێراقی ڕێ پێدرا بوو دوای چارەسەر نەکردن و دوای ئەوەی کە مامۆستاژ ئاماژەی پێدا لە 2007 کە سەقفێکی زەمەنی هەبوو بۆ جێبەجێکردنی مادە 140 بەڵام حکوومەتی عێراق بە کۆمەڵێک بڕووبیان و دەتوانین بڵێن ئەمە دواخست مادەیەکی زیندووە بۆ چارەسەرکردنی کێشەیەکی زیندوو گەورە هەندێک دایانگوت ئەم مادەیە بەهۆی کۆتای بەڵام کێشە بەوە مادەیەک بەو کۆتایدی لە دەست عێراق کە چارەسەری کێشەکە کراوی بەڵام نەکرا ئەم یاسایە گرنگە مەبەستم ئەم مۆسیقە دووەلیە گرنگە بە بڕیارینی کۆمەڵێک خەبیری نێودوڵی کە ئەمم متحیدە سەرپەرشی دەکرد ئەمیش
دیمەستورا بوو کە هاتن لە شوێنەکان چەند خەبیرێک دیاریان کرد کە راپۆرتێکی گرنگیان لە چوارچێوەی مادەی 140 دیاری کرد بۆ دیاریکردنی خاک و خەڵکی کوردستان بۆ دیاریکردنی ئەو شوێنانی کە مامەستا ئاماژەی پێدا بۆ نمونە لە پارێزگای نینەوە لە کۆی نۆ قەزا 6 مەشمول بە مادەی 140 ئەم شوێنانی کە لە پێ بە راپۆرتێکی دوێنانی دوو مادەی گرنگ یەکیان کە دەستوری عێراقا تا ئێستا ئەم مادە زیندووە و تا ئێستا جێبەجێ نەکراوە دوو ئەم راپۆرتە گرنگی دیمەستورا بوو کە پێشکەش هەرچی سەرۆکایەتی کرد لە سەردەمی خۆی سەرۆکایەتی کۆما سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی پەرلەمان و ئەم راپۆرتە گرنگە کە دیاریکردنی بە پێ ئەم خەبیرانەی من بۆ دواز دەکەم ئەمە چارەنووسی ئەمانە چۆکو باسم کرد تا ئێستا کە ئەمانەی کە پێش پرۆسیان پێش هاتنی چەتەکانی داعش بۆ مووسڵ ئەمە بەردەوام بوو بەڵام بەهۆی کێشەی ئەو کاتەی حکوومەتی فدرال و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دەستەیەش کە ئەم کاتە لە کار بوو تا ئێستا کە دەتوانین بڵێن زیادەن دوو لێژنەی تریش کە لێژنەیەکی پەرلەمانی عێراق بە ناوی دیاریکردنی ناچە کێشە لەسەرەکان لێژنەیەکی پەرلەمانی کوردستانی ژانی ئەم هەموو 5 لێژنەیە جێگەی داخە تا ئێستا کە دەتوانین بڵێن ئەو بەڵگەنامەیەکی تری گرنگش گرنگە لە مەجلیسی حکم نظام 2004 بۆ 2005 ئەو کاتە مامجلات سەرۆکی مەجلیسی حکم بۆ کە ئەو بەڵگەنامەی دانە سەر مێز هیچ سەرکردەیەکی عەرب نەیتوانیوە نکولیەوە بکە کە بە پێی ئەو بەڵگەنامە دەوڵەتی عوسمانی جارانیش سنووری کەرکک بە بەشێک لە کوردستان دانرێ بەڵام ئەمە هیچ نەگەشتە ئەنجام ئێستا باس کردی وەکو بۆ باس کرد ئەمانە هەموو وەسیقەی گەورن لە ڕووی دەستوریەوە یاساییوە وکومادەی مادەی دەستوریە لە ڕووی وەسیقەی دەلوی کە کۆمەڵێک خەبیری دووەلی هاتوون بە بڕیارێکی ئومەم متحیدا هاتوون کاریان کردو ئەم راپۆرتیان داوەتە عێراق کە دیاریکردنی خاچی کوردستان و شەرعیتیان بە شوێنانەداوە کە راپۆرتەکە دیاریان کردووە وەکو خاچی کوردستان لە هەمان کاتیشدا پەرلەمانی کوردستانیش کە لەما دیسان وەکو باسم کە لێژنەیەکەوە هەموو ئەوانە دەگەڕێتەوە بۆ پێش ئەوەی کە داعش بێ مووسڵ و ئەم ناوچانە داجیکە ئەوەی کە گرنگە لێرە ئایا ئێستا و دوای ئەمر واقع یان ئەو دیفاکتۆ کە تۆ باست کرد ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان زۆربەی ئەو شوێنانەی گرتوتەوە یان ئەو شوێنان ئازاد کراون کە مەشمول بە مادەی 140 یان خاک و خەڵکی کوردستانن ئەمەی کە ماوەرە میچین لە قەزای شنگال وەکو مامەتاژ ئاماژەی پێدا تەلعزێر و بەعاج کە سەر بە ناحیەی بەعاجە چەند 5 ئۆردوگایەکەنە کە لە تلقەسەب و تلبەنات و تەلعزێر و چەند شوێنی تر کە خۆی دەگرێتەوە ئەمانە ماون سەر بە قەزای شنگال تا دەگاتە خانەقین لە منطقەی هەوێزە شندە کوێنمەوە بۆیە ئەمانە لە دوای داعشیان لە دوای نەمانی داعش لە شاری مووسڵ من پێم وایە باشترین ئەوەی دیسانەچنی ئێمە ئەم وەسیقە گەورەی چۆکو مادەی سێ کە مادەیشی دەستوریە چۆکو وەسیقەی ئومەم متحیدە کە دراوەتە بە هەرچی سەرۆکایەتی ئەکتیڤ بکرێ لە ڕێگەی ئەم لێژنە پەرلەمانەیە کە هەمانە لێژنەی پەرلەمانی عێراق لێژنەی پەرلەمانی کوردستان بەڵێ کەواتە دکتۆر موسا ئەفهموو ئەو وەسیقێت کاکهێرەمی بەحسکردی لەسەر ڤان دەڤەران و ڕاستمکردنا جوگرافیا ڤان دەڤەران و خەریتە ڤان دەڤەران سەرنجام چەندجام نەبوون حکوومەتە عێراق و هەموو لافاتنی دیگەل حکوومەتە هەرێمێکی پابند هیچ لافاتنێکی نەبووە کە حکوومەتە هەرێمی دەبێژێت لەسەر عەردیژی نوکە ئەمری واقع هەیە ئەف دەڤەرە هەمی جاری هێزا پێشمەرگین کوردستانی بە هاتنە کۆنتڕۆلکردن گەلو چ بکەن و فعلا ژە ئالیە نێودەوڵەتیدان پێدان بێتەکردن و ئالیە نافخۆژی ئیتر ئەف پرزگیرێکی بێتە چارەسەرکردن بێک جاری ئەف دەڤەرە کاک هاکارەکەیان بەری خۆ بدنێدا بۆ ئەف دەڤەری هاانی کێشە سەر دروست بووە ئەنی ئەف پرسیارە هەکرد و بەری خۆ بدێدا گەل هاتنە حزب البعث دەستیان پێکرد تعریبکردنا وا ناوچەی هاانێ هەکرد و بەری خۆ بدیێ یەک گوندی عەرەب نشین نهاتیە تەرحیلکردن یەک گوندی کریستیانە نهاتیە تەرحیلکردن هەموو سەدا 98 ئەوانەی کورد بوونە و سەدا دوژی برایانی تورکمان ئەوژی مەشمول بوونە وی بابەتی شنگالی دەست پێ بگرە حتا زمار و شێخان و کەرکوک و خانقین وەکی مامۆستا ئاماژە پێکردی بەر یەک هۆکاری چکو ئەف خەڵکی هاانی کورد بوونە چکو کورد بوونە و زۆربەیان کورد بوونە ساڵە 96 من سەرژمێریەک دیت الكركوك هاد بوكرن صالة 1936 أوسا كركوك شارداري بو باريزغانا بو رجا كردا صدا حفتي وشش بواتي ده ووكي نمونا بحثي كركوك بكن حكومتها بعد صدام بيش نمانا صدام بيك حفتي جيني كردش كركوك ده هاد ندر كرن وسر هندرة بشتي هيوا تشار بختي دا اوديتر بروجا هاتی که یا دنگدان و دامزراندنا انجمن اجتماعی
الكردال كركوكي رجائك إنا حكومة بغداد بو رازينين اف بابت ماده 58 پشتینگی با 140 بيجي كن او دنيانا صداصات اف ناوچه هانه كردستانينا كردينا وبگرن سر كواتان ها اف دبره جاريه ز پیشمرگی کردستانی و تیتا کنترل کردن گلو چه بیت کردن کو ایدی سیمای کردستانی بونا راستقین لوان دبران بیت دیت بله وبحثي في تسميه نوكر بله دبرن كردستانيش دربي اداره حكومه هرمه جناب السروك اف نافدينا سر وكي رد فعلك بسر هلويست بغداد وحكومه بغداد برپرسن بغداد عرب تايبات حكومه مالكي ان آماده نبون چاره سریا به کشی که منطقه متنازعه و که گلکی مصالحه بله اف ناو فعلا جي براستي ناو کی درسته وكي آماجه بكري مشكله يعني اف دبره هاني اف دبرين هاني بگشتي هادنا دركرن و ترحيل كواتا دكتور اساس كم شرويه ياساي و اش شرويه سربازي و كردان اف دبره كنترول كنا جيل دستي خو بجاره كدن شرويه ياساي و چه بهته كرن گلو كو فعلا اف دبره بتمامی اف پرزگیری که بیت چاره سر کردن شروع یاسایی و ماده 140 دستوری ده سه قوناغه تطبیع آسایی کردن باره دو خیواده ورا یعنی هر کسی که بگر سر شوین خواه او هاتی در کردن او هاورده قوناغه دوی سرجمیریاری بیکرن قوناغه سه اف خلکه دنگی خواه بده آیا هن چه رازینه و چه چاره نوسک بخود بید طبعا البير دستوری تحدید نکریه القال بغداد ان القال ليه بيشتي 5 ساله اف ناتجي بيجي بس مش مبر نه بيشتي 5 ساله بيشتي 14 ساله بيشتي يعني 2003 ماده دستوري بكي اف نهاتي جيبه جيكرن فيري متمانا نمايدنا بين حكومه هرمي وحكومه بغداد وحقيقه افتشتكي حقيقته برچاو حمو كز دزانه كانت حكومه مجلس الحكم بو حكومه اياد علاوي بو حكومه جعفري بو هردو حكومه مالكي بون حتى نوكا يك هنغاف نهاتي آویتن وقتی که محکمه کیان دانا محکمه نزاعات الملکیه تصور بك هندا جند ابي هاتين مشمول كرين تعريبه بريارة محكمه شبوه قلتي جندي و نب رزامنديا شارواني هاتنا آودان كرن بلغنامه دف من هيا ايك شوا جندا هاتيه دامزراندن نافد بلغنامه عثماني ده هيا پیش دامزراندن دولت عراقي بچلو ده ساله إذا فيدري شركي ياساينين اف وضع درست بو هاتنا داعش و پیشمرگه بخوینا پیشمرگه قهرمان اف دفر هادنا آزاد کرن دفرین کردستانینا و نمعقول جارکا دی اف دفر هاني ام تسلیمی جهتکی دی بکن و وکی ما مستا آماجه پیکری صدا پینجی شروع برو مساحتها هرما كردستان. بله جبلی و بگمان روی اکونومی و دورین استراتژیکن تایبتی کرکوک گلک دورین دنجی که دستادین است دخوازن و بپرسن بگمان و دور گلک سیاست ها نبکارینان و دور جرخانه عبوری معرفی بگویجیان به تمامی هولدان بین شناف برن. گلول سر عرضه و چکریه اوه پیش مرگن و دور رزگار کرد و چکریه کجاره کدن جیان بوان دوران وگره و چکال سر که یجاره کدن خلکی وگره باوری بو خلکی بیت دروست کردن بگویجیان هبید وان دوران. بله طبعا حتى وضع الفان ناوچا آسایی ببت بيتوية هندك بينغاف بين آوهتني يا ايكي جهورينا شواز إداري الفان ناوچين هني طبعا ممكنين الديف شوازي كيفن بريفا بچت چونك شوازي كيفن ديار بيكو فشل خواه اینا تدوی بواره هنه دا خلکی مجلوان ناوچا گلک بیزار کرن خلکی نزانی نه بسر حکومت مرکزی و نه و نه بسر حکومت هریمی و نه حکومت مرکزی اهتمام پیدا و نه حکومت هریمه خود دید بر پرسیارش یعنی جوان او چه تنی بشیوه کی آسایی اما بس ما اوه ناچی بیتگن حکومت هریما کردستان افده بره لجیر اداره هزا پیشمرگی کردستان لسر عرده چاوا اداره وده بره بیتگن ما امنو که يعني دراسة كتين الفان ناوچه تاني استفتاء که مجموعة باش شخصيات الفان دافري تاني هميا ما دست بكري إن شاء الله بنزيكترين وقت أف دراسة هاني دي بدمائي كتو دي باش بو راجهان تتكرن عندك في فورم بحث كي بله نوكا امبرداو من وقت دسته امي في فورم هاني راد بنو دراسة اداره بديد نوا چا بيت همو بكاتا تدا بجابن في اداره كرنه
يعني أمي استفتاء كي ندفي بواري هني دام دي باش فانا نتيجة بس وكي رأي من شخصية شكل جالك طبيعية كو أجر بكادي ديتري نايم بشكدار كرني الفانوجت هني كيش الفانوجت هني بدو ما هيك ناين لو ما توزيري مختص فان دبرا يعني سرنجة كفرمية ونكا هركسي جهداري دكت ما الفيديو ما هيك دست بروجه كي كربو كركوكي ما فيها همي لانين سياسي وهمي بکاتین کرکوکی ببینن. ما دست بکر ملائن کردی همی دیدن. بیروبچون تون ما ورگردن. بس افوضعات تدا هیچ برادر ترکمان و عرب من دیدن. ملبر وانجی ببینین و هر وصا حاليا كردان راضي بون دبيجن دنا فان دبرا من ملانا حزبي هي ومن ملانا برتسكا حزبيه وخوزال كرن هي جه داخل براستي تشتي تأثير كري فانا وجتانه كو اف بابت بازنا حزباتي يا طنج الفانا وجتانه يعني اشين بيجم يعني هندي بينغوفيتاتين هاويتنه كو ام الفانا وجتانه بشتي داعش دي توشي مشاكل معظم بين سردانيت ما بوفانا وجتانه يعني ما بشتي دست بکرنا دست بکاربینا مل دستی ما جوله کرشتیای شنگاره تا خانقین هم چون توی تصوری بکه یعنی الهندک وانا چتن جهه که وکی خانقین 2000 گنجت ما يتشوينات قال حشدا شعبي القال هندي نوكا حشدا شعبي القالك فان ناوتشين هني حتى فيديو ما هيك ناف كركوكي ودوروبرت كركوكي يدبينا مطرسي وقال جاي قافات كن بلي افا شيء بيجم يعني قالك جا قليل من يعني شهردو حزبت ما يتساركي بتايبتي برادر ما يتيكاتي وبارتي في بواري هندا يعني راسته شرك تشيبي وداعش مدرسي بسرنا فاناوچت هني وافانت هني جهاري كاري كرم برانبري هندك ودفاعش فاناوچ بتاكينه بس ندفيا حتى في شوي مجال بتدانك واف هزين هني ببنا مدرسي سرفاناوچت هني ده هول دين بيبرتشي بعد جهكي وقت تصخرماتو يعني ده اول دين سرویجی بحث کن که کریم بگمان لباشور کردستان آیت بینی دکرد کشی کرد کشی خاک کشی ناسنامه کشی میجویه که بکنه تویک لیره ظلمی لیکراو خاکی که دابش کراو لیسا ده هریمی کردستان لچارچوی عراق فدرال ده هریمی که تعمل لگل دکرد استا قصه هيا هول هيا لدوان هيا باس لو دکرد که بپی او وضعی که ساعتو تپیش ولا کردستان بونو منازمی پیندانی موچا نیو موچا او روشا اقتصادی لهرمی کردستان هندک سرن که حکومت عراق بشوی کی راستا خود تعامل لگل پارێزگا کام که واتا او فرم جغرافی باشوری کردستان گورانکاری به سر به بچوک بکریتا و سرنجیدو لسرمه بێگومان ئەوەی کەوەکوی چێتن شمالی کوردستان ئەمڕۆ لە ڕۆژنامەی فەرمیە چێتیش کە کوردستانی نوێیە سەرتاری ئەم ڕۆژنامەی ئەمڕۆ کرد لەو بابەتە بوو بۆیە بە هیچ شێوەیەک ئەمە ڕێی فەرمی نییە کە لە هەندێک شوێنە هەندێک فراکسیۆن یا هەندێک ئەندام لە هەندێک فراکسیۆن پێم ئەمە بۆ خاک و خەچی کوردستان گەڕانەوەیەکی زەقە بۆ دواوە ئەمە ناڵێن ئەمە تەمەن ئەمەش دەرەنجامە کۆمەڵێک دەرەنجامە بۆیە بە هەموو شێوازێک ئەمە کارێکی هەڵەیە تۆ بتوانیان ئەمە ئێمە ناڵێن بڵێ مامۆستا حەق خۆیەتی مافی خۆیەتی داوای موچە بکە فەرمانبەر حەق خۆیەتی و حکوومەتی هەرێمیش حەق خۆیەتی ئەو مافای خەڵکی پێویستە جێبەجێ بکە ئەمە بکرێتە مزەحی دا تۆ ئیجازەم دەکا کە کار دیارە هەرێمی کوردستان بە کۆمەڵێک ئاریشەی گەورە باز دەکەیت تۆ باسی هەرێمت کە بۆی کە باسی شتێک لەو باسکە دەبێ ئەمەتیش باسکەن کە من گوتم ئەمە دەرەنجامی کۆمەڵێک هۆکاری سیاسیە پێش هەموو شتێک دەبایە ئەمە لە چەند ساڵی ڕابردوو کە شەڕێکی قورد لەسەر هەرێمی کوردستان هەبوو دوژمانە بە هەموو شێوەیەک ڕویان لە کوردستان کردیە بە هەموو شێوازێک دەبوو ئاشتەوای کۆمەلایەتی دەستەبەر کرێ دەبێت ئاشتەوای کۆمەلایەتی و دادپەروەری کۆمەلایەتی دەستەبەر کرێ بەڵام ئەمانە جێگەی پرسیارن لای خەڵکی کوردستان ئەمە لەلایەک دوو مەسەلەی مەلەفی نەوت بەقەت مەلەفی شەڕی ناوخۆ خەڵک لێ بێتاقەت بووە مەلەفێکە خەڵک ڕۆژانە لە دایان سایت و ڕۆژنامە و گۆڤار و تەلەڤیزیۆن بە شێوازێکی ناشرین باز دەکرێت ئێمە کوچێتی نیشتمانی کوردستانیش لە سەرەتاش پشگیری ئابووری سەر بەخۆی کوردستانمان کردو بەڵام هەرگیز پشگیری ئەوە نین کە خەڵکی کوردستان ببێتە مای سەرێشی بۆ خەڵکی کوردستان ببێتە مای جێگەی گومان بۆیە ئەمە هەرچەندەوە بابەتێکی بابەتی ئەمە دەبێت پێویست دەکات چی بکەین باشە خەڵک کاتێک کە دەڵێ مناڵەکەم شیری نێ بخوا
تو دەبێت ئەو مافی پێ بدەیت کە داوای مافەکەی خۆی بکات. ئێمە لەسەر ناوچەکان کاکەرێن بۆ ئیسفادە لە کات کێنە لەسەر ناوچە کوردستانیەکان کوردستان حکوومەت هێرمی کوردستان بە هەموو شێوەیەک پێویستە چارەسەری ئەمە بکە ئەگەر لەو مەلەفە ئێمە سەرکەوتنمان نەهێناوە نەفت کە دەڕۆ بۆ تورکیا بە پێی ئەو اتفاقی کە هەیە چۆنە لەگەڵ حکوومەت و دەوڵەتی تورکیا کە فەشەل هێناوە دەکرێت ئێمە ئۆڤەریشتر بەکاربێنەوە لەگەڵ بەغدا ئامادەیە کێشەکانشمان چاسە دەکرێت لە پەیوەندەکانی داهاتوشمان بۆ ئەم کێشانە لەگەڵ پارێزگار هەمگەیتر شتێک نابێت زار ئەمە ناکرێت تۆ پارێزگارێک بەم شێوە گریمان بۆ نمونە من ئەگەر پارێزگای سلێمانی کە ئەم گفتێ ئەم میزانەی کە یان ئەم وارداتانەی ئەم لە پارێزگای سلێمانی کۆ دەکرێتەوە ئەگەر بەشی پارێزگای سلێمانی دەکرێت لەوێن دەری ئیداری پێ بدرێن موچەی پێ خەڵک پێ بدرێت ئەگەر گریمان بەشی ناکە خۆ حکوومەتی فیدرال بەپێ ئەم وارداتی کە تۆ ڕەوانی دەکەی دەگەڕێنەوە بۆ تۆ خۆش زیاتر پێ نادا بۆ نمونە بە نەفتیش بە هەمان شێوە زەمە بەستمان لێرە دێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە مەلەفی نەوت خۆی بێ بڕیارێکی لاکەرەوە بدا دەبێت سەرکردات سیاسی کورد حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکاتی هەرێمی کوردستان لایەنە سیاسەکان دەبێت بڕیارێک یەکلاکەرەوە بدرێت کە مەلەفی نەوت فەشەلی هێناوە بۆ فرۆشتن و دەرکردن و بابگەڕن بۆ بەغدا ئەمە خاڵێک هیچ دووەم بەبێ ئاشتەوای کۆمەڵایەتی نە خاچی هەرێمی کوردستان لە دەری و هەرێمی کوردستان دەتوانین بیگەڕێنینەوە نەدەتوانانی ئەو مەلەفانە هیچیان چارەسەر بکرێت من باسی ئەوت کرد مامۆستا ئاماژەی پێدا کاکەمە چوار لێژنەمان هەیە پێم بری مامۆستا تۆ لە وەزارەتی ناوچە شێشە لە سەرکانی بۆ دوو ساژ دەبێت لێژنەیەک راپۆرتێکی بە تۆ داوە بێگومان من دنیام بە پێ ئەو معلومات هەمە نەخێر نە لێژنەی پەرلەمانی هەرێمی کوردستان نە لێژنەی پەرلەمانی بەغدا ئەمانە ڕاستە عێراق لە شەردا بوو ئەمە بەڵام خۆم مەلەفێکە نە خەڵکی کوردستان لێی خۆش دەبێ و نە حکوومەت هەرێمی کوردستان لێی خۆش دەبێت خاک و خەڵکی کوردستانە دابراوە لە هەرێمی کوردستان ئەگەرمان پرسیارگەن ببوورە تو ئەندامی سەرکرداتی یەکەتی نیشتیمانی کوردستان یەکەتی نیشتیمانی کوردستانی شلایەنێکی سەرەکی ئیدارەکردنی ئەم هەرێمەیە بە ناوچە کوردستانیەکانیشەوە بۆ نمونە کەرکووک کاک نەسەدەنی شاڵێ لەوێ ململانەیەکی حەزبی بەرتەسێک دەبینێت ئەڵێ بەداخەوە کەوایە کەواتە ئەم حزبانە بوونەی بۆ نەتوانی دوای 2023 ئەو ناوچانە ناوچە کوردستانیەکان کە ئەو ناوچانە لە یەک دنیا کێشە تێپەڕیون لەوێ کورداتی بکەن بوو نەیانتوانیوە ئەو پرسیارە هەمومان دەکەن ئەدێ بۆنیان کردی کورداتیان مەسە بۆ نمونە ئەمش دەرێم لە کەرکووک بۆ نمونە کەرکووک کە شارێکە هەمومان هەرێک ناوێش تایبەتمان لە کەرکووک ناوە کەرکووک و کوشادەماری ئابووری گرنگ بۆ هەرێمی کوردستان کاتێک کە تو باسی دەوڵەتی کورد و بنیاتی دەوڵەتی کوردی دەکەی بەبێ شادەمارێکی ئابووری گرنگ و کەرکووک لەوانەیە کارێکی ئێزگار قورس بێ بۆیە کەرکووک ئەو شارەیە کە هەمومان شانازی پێوە دەکەین بە مێژووی بە خەباتی و بە خاک و خەڵکی کوردستانی شەوە کە شارێکی کوردیە باشە دوو ئاسایشی هەیە منیش دەڵێم دوو تربیەشی هەیە منیش دەڵێم ئەمەی کە مامۆستا سەردانی کردو منیش زانیاریم هەیە لەوێن دەرێ کە شارێکە منچینە زۆرینەی لایەنێک و هیچی نیشتیمانی کوردستان کە زۆرین لەم شارە بەڵام بەرپرسی پێشووی کاگنەسیدین ئەوێکی دانەوە لەوانێ خەڵکی تر قبول نەبێ دەکرا هەندێک هاوسەنجی تۆراگەری تۆ لە شەنگال لە زما لە شێخان لە هەموو ناچەکان تۆ لایەنێکی سیاسی دانێ پێویستیشە تۆخانە قنج بخوێنەوە کەرکووچ بخوێنەوە بۆی ئەمن بەنا حزبێ بڵێ لە حکوومەتی شێوە دەست پێکردو بۆ نمونی ئەو شوێنی کە مامۆستا لێی بەرپرسی ئێستا لە ڕابردوو کۆمەڵێک نەعەداڵەتی کراوە لەم شوێنە مەبەستنەوە دێ کاکە ئەمە دەڵێن دیسان تاکی دەکەینەوە ئەرچێکی ئێزگار نیشتیمانی نەتەوەیی گەورەمان لە پێشدا و خەتەری ئاسایی نەتەوەیشمان لە بەردەمدایە دوای داعش ئەرچی ئەرکەکانی هەرێمی کوردستان و حکوومەت و سەرکردایەتی سیاسی کورد قورسترە لە پێش داعش بۆی پێویست دەکات چ بۆ گەڕانەوەی ناوچە کێشە لە سەرکانیان خاچی هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەمانە بەڕاستی پێویستی بە ئاشتەوایی کۆمەڵایەتی هەیە ئاشتەوایی سیاسی هەیە گرژی ناماری کورد هەیە چۆن دەتوانێت شەڕ لەگە بەغدا بکەین بەڵێ کەواتە دکتۆر ئەوە کاک هەرێم بێژیتن ئاشتەوایی کۆمەڵاتی و پێگیڤژیان و هەفتو قبولکردنی حتا داویە شەڕی حزبین سیاسی لە باشووری کوردستانی ئەواتی تا دیتن سەر عەردی هەر کەسێک دەزانی کاڕەوشتەوەیە سەرۆکی هەرێما کوردستانی ئیرۆگوتی گوجارێکێدا مصڕین اختیارە سەرخەبوونا کوردستانی اختیارێکی فکری دەفمە ئەگەر ڕیفراندومێژی نەبیت وەکاتیژی ئەمشێن حتا گوتی مەدگەل بەغداژی ئەف بریارەیەکی لایک ئێمە سەراقف نییە بجددی گەل ئەمریکا ژێم سەرڤەیەکی ئاخف نییە دیدناتە ئەلتەرناتیڤێت چارەسەرکردن ناوان هەمی کێشان ئەگەر ئیدی وڵاتێکی سەربخۆت هەبی چارچەبێوی وڵاتی دا ئەفکێشە سەنایترن لە چارەسەرکردن بالتأكيد هەکەر وڵاتێک سەربەخۆی بێ ئازادە چ بریارێکی بدێ چ ڕەنگێکی برێڤە ببێ چ ڕەنگێکی کێشی خۆ چارەسەر بکێ بەس ئەف ئازادی ینی سەربەخۆی ئەف تشتە ینی ممکنە وەزعی دەولی ئامادەیە ئەف بارە دۆخە گونجاوە ئێمە پشتگیریمان هەیە لاین دەولی ئەف تشتە هەمی پرسیارە ئایا بەغدا ڕازیە چکون مەسەلە
ام دستوری هرمی دجی ام بشکش بغداد تيغوتن كو اگر تيغوتن كو هرما كردستان ديال الحكومات العراقيه نقاش كلا سرهند اگر ام نشين تقالك بجين شراكتك كراسقينان اجتماعي نبت تكرن ام دو جيران باش بنقالي ابا يعني دربرينا بأوميديا بيونديا ومتماند نابينا بغداد هوليري ده راستي متمانه نية نابين نبس نابين هوليرو بغداد متمانه نية نابين عربي شيعة وعربي سنة ده چكو وقت الدولة العراقي هاتي دا مزراندن سالة بيستويكي حتى نوكا كيمينك حكم رانيان كرياد عراقي ده كرد هاتيه دور خستن سر اساسي نتوي شيعة زور بينا هادنا دور خستن سر اساسي مذهبي في كيمينا هاني ابسط صالة 8 صالة حكم راني عراقي دكن رازينين اف حكم راني اجدا صادر كبه فعراق حمي بيك به متمانه نما تشكو كرد دوله عراق دا مزرعه حتى بيغا كرد كشتن كردستان تي سلطان كاتا بديل به متمانه شي نما به متمانه هر كرد في تشارچوبه في عراق تا بجي بله نخير دبي ركفتنا كبه دبي چار سريه كبه دبي ايش بكرن سر في ملف هانه آیا پیوندی ما چاو بنگر ویگا يعني برپرسین بغداد وقتی ما بحثی دولت ذکر دقوتن بلانی دولت خو اعلام بکن بالضمن خطا 36 ده يعني ضمن يعني منطقه ناوچن كردستاني بس ركفتن كي تتكرن كويدي هزا پیش مرگن كردستان افدافرين كنترول كيري لنهايه فكيشان بله نهايه فكيشان وتد بشيوكي كاتي حتى وكان بيج مرحله انتقالي واحتمال حتى هيزن عراقي جي بين عراق فيدرال اوجت ده بجدار بن چكو وكيل ديف دستور بيجي افناوچي هاني ريفا برناوي باراستنا اسايشاوي وضعي ابوري وضعي كومالايتي ناب بيتكدان اداراوي هابش بيش لاي طرفي بيوندي داربه كاتا فراوشت اف سياسه فان اليان هبتبت حكومه العراق حكومه ريما كردستان بوشات كي اداره كنا فان دفرا اف لا فافني اف دخوانيتون او رايغشتي بي اجادرت تديتن تو شارنفيس فان دفرا اف وضعي نوكا يعني وضعك باشا جنجاوه واحتمال افكي شبينه شار السركرن مبدأ كهاد سياسه بجن الازمه الفوضى الخلاقه بشتي في فوضى هاني عندك تشتي نيو بينها درسكرن بس بريارة درست كرنافا تشتني بالتأكيد وين دست هريمة دبي وين دست بغداد جيبه ودست لا ياريكاري سركي بس كان جرينج هريمة كردستاني آليين سياسي بهفرا أما دكارية كبر وقت بي بهر أجركي أساس سركفتنا هريمة كردستاني ایک اتاره ایک هلوسته ایک خستنا مالا کردیه أبا حبر برسن نيف دولتي دقوت إما دشنا حولي كردستان إما زانجل كي باخبن سروكا كيان هي قوتي جد الخوشيا ما إما زان دانستاندن بكن وقت قوتي أم دشنا بغداد قوتي هر یک يعني سيچار سروك هنا يعني وكز جيني بوچوني كسي كي رازي نابي وبرياري وي رازي نابي ام دفي يعني في خاله هاني ام سودمن بن سود مفاجئ ورگرن و في خاله هاني بهز بكن اساسي سركفتنامه اكريزيا نافماليا كرد كواتا كاك نصدين إنه كحكومات هريما كردستان بيجمان حكومة كاتا حكومات كوميكي أحزاب سياسيين باشوري كردستان إدارة ديكان سردان فان دفرا ديكان باويكي جشتين تقييم راوشي ديكان إرادة سياسي لباشوري كردستان آلي بتايبتي أو آليين باندورن لسر چارة نويسي فان دفرا نجلو إن شاد بينن أو تشد بيجن بله طبعا تنهي لاس قوادي وقتنا خو تمام بك من تشارد مجالك بله دي بواره هني داكو تقصيريا يعني حزبات يعني في بواره هندا وبي اگر هندك يعني بازني حزباتيه بيش بازني نتواتي كتي بي اگر هندك وضع ايفان وچت هني برو اقرك خلاف كواتا كلافاتنا كحزبها فان حزبها استراتيجيه كبابو فان منطقه راوج باشر ببديناتا يعني جهه داخليه بلي اسود بيجم يعني حكومتها بعث وقتها تيفان وچت هني تعريب وتبعيث وترحيل فان وشاكر بروجيك استراتيجي هات بس يعني بداخل وما وكريمة كردستاني ما بروجيك استراتيجي نبي بو زفرينا خلقي ما بوفانا وچين هاني يعني ايكش اجري سركيج ادج اف ململانا حزبيه برطان بيج في بواري هاني دا من قواتي او بحث كركم من قلي البرادري تيكاتي كانت في مجال هاني دا هر وصا قليل برادريت بارتي تين كرنك واو تخسيريا كواتن هاوان إرادة كان ها بشتيبان همو تجربة وك تقولي سرنكاتي نشأنا في منطقة روشان يكلا بكن وان إرادة كوان هبي كأو إدي برانجي كي تعمل بكن يعني أو تخسيريا الشنغاري هاتي كرني بي أجر عندك وعندك لوان دي سياسي جهة بخابكن الوان جهة أو جهة
چەند هێزێک لێ پەیدا ببن و سوباهی ببێتە ئەگەرا هەندێک و هەندێک شەڕ نافای پەیدا بن یعنی بژین جێ داخەیە نەخی حتان و کەژی دەرز بخۆشوی مەجاالێ هەنێ نەهاتیە وەرگرتنێ و هەر بەردەوا من سەروی ناجێ هەنێ لەوە مەترسیە دروستبینا کێشەڵڤان ناوچێت هەنێ هەریۆهەی لەوە داخوازامە ئەڤەبی و پێتڤە ئەم وەک حکوومەتە هەرێما کوردستانی و هەمیلانی سیاسی هەستێکی نەتەوەتی و هەستێکی بەرزتر و بەرەخوادان بوو هەندێک و خەلکی مەلڤان ناوچە گەلێک قوربانیت داین خەلکی مەلڤان ناوچە چ نەمایە بسەری وان نەهاتیەکردنێ ئەڤروکە ئەم ژی وەکیلانên سیاسی vê berexwedana berteng berexwe bidine van navçe tenê heta xelk yanî xelkê melvan navça gelek dilsozin Kurdperwerin yanî derî ji ser hindê van rojê çûyî vê fetira ezma Kerkûkê da yani eger vê îndîfaa xelkê me Kerkûkê neba û kurdewariya wan neba ام الوی باری بین دوازده کرکوکی برای واقعا که خراب کواتا کا کریم پیش دو هفته کرکوی برنامه کلیسا راشی او کاتا کرکوی کاتا روجوا خلکی خوب بخش هموی کردیش بون زور به هر زوری کرد بون و خلکی که زوری شیله شهید بود که برگریان لشارک ان کرد اما بین باسی سیاست حزب کردستان یکم که نگر باسی او هموره کردن حکومت هریمی کردستان لگل حکومت بغداد که خودتان علی هیچ در انجام کی نبود حتی به پی دستور و به پی او لجنه دولی که هات رسمی حدود کم که هیچ در انجام کی نبود کواتا روشی که تر هاتو پیشو پیوست است حزب کان چی بکن چه سیاستی که هنبی پیک با من ناچان بگویم پیش هموش تک دبی نامالی کودرگ بخریتوا بۆ بتوانین هەموو ئەو ئەگەر و داهاتانەی کە لە داهاتوو بۆ مافنەتەواتەکانمان بۆ مافی چاری خۆنووسین بێ بۆ ئەم کێشان ئەم بابەتێک کە ئەمڕۆ باسی دەکەین خاچی کوردستان لە دەروی هەرێمی کوردستان باز دەکەین و ئێمە کۆمەڵێک فاکتەر و کۆمەڵێک بابەتی گرنگیشمان لەدەستدایە ئێمە کاتێک کە باسی ئەم ناوچانە دەکەین مادەی دەستوریمان لەدەستدایە کاتێک کە باسی ئەو ناوچان دەکەین وەسیقەی دووەلیمان لەدەدایە کە ئەومە متحیدە پێ هەسا و دیاری کردووە کاتێک کە باسی ئەو ناوچان دەکەین خاک و خەڵک و هێز پێشمەرگەی کوردستانمان لەدەستدایە بۆی ئەمان هەموو پێویستن بتوانین ئەم هەم فاکتەرە بێزانە کاوکار و هەماهەنگن بۆی بتوانین مافەکانمان دەستەبەر بکەین تۆ باسی کەرکووک کرد بەڵێ ئەمەی لە کەرکووک ڕوویدا نمونەیەکی جوانی تەبایی بوو لە ناوچەکانی تری شەڕەوە بەڵێ بەڵام ئیدارەیە چی بکرێت نمونەیەکی جوانی بەرخۆدانی خەڵکی کەرکووک بوو بچوو گەورە بەبێ ئەوەی ئینتیمای سیاسی خۆی بخوێنەوە یان چلایەنەکە هەموو خەڵکی کەرکووک ڕژا سەرزادە بەرگریان لە کەواتە خەلکی سڤیل هاوڵاتی یاسایی ئەمە هەم هەڵوێسەیەکە کردن تا چەند گرنگە حزب سیاسیەکانی کوردستانی شەریک وەکو چاودێرەکان ئەڵێن لە لای خۆیەوە نەچێت تەعامل لەگەڵ وڵاتانی دەوروبەر و لەگەڵ حکوومەتی بەغداد بکات تا چەند گرنگە ئەمە هەمووی فۆرمالیزمە بکرێ هەمووی لە چارچوەی پاکێجێکە بەپێی پرسێکی وەکو پرسێکی نیشتیمانی تەعامل لەگەڵ بکرێت ئێمەش هەمومان ئەوە دەڵێن ئێمەش دەڵێن ئەم پرسانە پرسی گەورن پرسی گرنگن پێویستە هەرێمی کوردستان واس لایەنە سیاسەکان کاتیشمان لە بەدەم ماوە ئێمە ئەگەر کێشەشمان هەبێ لایەنە سیاسەکانیش بەڵام کاتمان لە بەردەما بتوانین چارەسەری بکەین بەڵێ من گوتم دەرەنجامی کۆمەڵێک قەیرانی ئابووری سیاسی هەرێمی کوردستانەکە هەر یەکێک لەلایەک هەر تەلەڤیزیۆنێک لەلایەک بە شێوازێک کە بازێک لەوانێ بەشی زۆری وانە بێ بەڵام گۆڕانکاریەکان ئەوەندە خێرانانی تۆ جامنیش وا ئاڵین ئێمەش دەڵێن گۆڕانکاریەکان خێرانە گە فریانەکەوین لەوانەیە کۆمەڵێک پرسی گەورە لە دەست خەڵکی کوردستان دەست نیشتیمانەکەمان دەڕوا کە لە پێناو ئەم پرسە گرنگانە خاک نیشتیمانەکەمان مافی چاری خۆنووسین خوێن و فرمێشی ئێجگار زۆڕژەوە بۆی پێویست دەکات کاتیش ماوە ئێمەش ئەوە نەکەین ینی چقی ناسیۆنالیتی عەربی شۆڤێنەکان لە ڕابردوو چ لێرە چ لە سووریا دژمنەکانی ئێمە بە شێوەیەکی گشتی لە ڕابردوو دەڵێم ئێتا توانێتەوە لە دوای پرۆسی ئازادی عێراق دەتوانین بڵێم بە شێوازی تر هاتووتە پێش مافەکانمان لە دەتوو جێبێزە کراوە سەرکۆمارت کورد بووە کورد 11500 شهید و برینداریە لە شەڕی دژی داعش سمبولێکی لە سەراسی دنیا پێناسە دەکرێن ئێستا چی بکەین هەموو بەدەرکەوتەر بگرێت ینی کورد بوونی کورد حزوری کورد لەسەر ئاستی عێراق و ناوچەکە لە دوای 2023 شێوازی چتر هەیە و بە تایبەتی بەڵام بەم سیاسەتە دەستکەوتی دەبێت ئەم بێگومان بە تایبەتی خۆش ئاماژەت پێدا لە شەڕی داعش دەتوانین بڵێن کورد لە بڕی شەڕی لە بڕی جیهان شەڕی دژی چەتەکانی داعش کردووە و دەتوانین بڵێن کورد سەرەتایەک بوو بۆ شکاندنی هێلی بەرگری یەکەمی داعش و شکاندنی چەتەکانی داعش چ لە
ڕۆژ ئاوا دەڵێ چ لە باشوور دەری تا دەگاتە خانەقی بۆیە ئەمانە واقعەکەن و منیش لەگەرتم تاگید دەکەینەوە فرسەتێکی باش لە بەردەمینێتەوە کەماندایە فرسەتێکی باش لە بەردەمی پرۆسی سیاسی هەرێمی کوردستاندایە کە بتوانین چاچکەینەوە ڕێکی خینەوە ئەمە ئێستا دۆستەکانمان خۆمان گلەی خەڵک ناڕزادی خەڵک بەشێکی لە ناتەباین ڕێزەکانمان پێم وایە ئەگەر هەمومان لایەنە سیاسەکان یەکڕێزی ناوماڵی کوردی هەبواە مەهمەکان خۆساڵی نوێی توێشی مامۆستا بێموچە بوو خۆبەخش ئەوی دەکرد بەڵام ئێستا بەشێک لە کۆچی لایەنە سیاسەکان ڕنگدانەوەی لەسەر خەڵکی یەک قەوسم دەیتێ بۆی دیسان باسی سلێمانی کردەوە ئێمە تاکید دەکەینەوە کاکە ئەمە ڕنگدانەوەی کە ڕەتفعلە لەوانەیە بەشێکی لە تووڕبوون بێ بەڵام ئەمە ڕێی هیچ لایەنێکی سیاسی بە فەرمی ڕانەگەیەندراوە محافظەیەک سەر بە بچێت سەر لەگەر بەغدا کۆنتڕۆل بەڵام جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق کە لە هەمان کاتدا یەکێکە لە سەرکردەکانی بزنەوەی گۆران کە خاوەن نفوسە لە بەڵام وەکو بزنەوەی گۆران محامی ئەوان نیم بەڵام بە ڕسمی بزنەوەی گۆران ڕاینەگەیاندوە کە پارێزگای سلێمانی بچی ڕاتەخۆ لە گەروێت تەعامل بکات چونکە هیچ مانایەک نابەخش بەڵام ڕەتیشی نەکردووە و پێشمان خەڵکی کوردستان ئەمە قبول ناکات بەڵێ بەڵێ دکتۆر کەرەم بین بۆ نمونە سلێمانی بێگومان باژارێکی گرنگە و باژارێکی جوگرافیای زۆرترین ینی مەزنترین پارێزگای سنووری هەرێما کوردستانê نادنادا بەحث تێکردن چاوە تەعامل گەل بەغدا بێتەکردن بۆ ڕەوشێکی ئان قەیرانێکی ئان پێشاتێکی ئیدی سنووری جوگرافیا ئەو فورما ئیدارەکردن هەرێما کوردستانی گوهارتن بەسەردا بێتەکردن دیناتە ئەڤەدێ خزمەتە پرۆژێ نەتەویین باشووری کوردستانێکێت بێگومان خزمەتێ ناکێ ینی ئەم بێ قۆناغێدا پێتیڤە gelek مڵەتی کورد ئێک گیر بێ ئێک بریار بێ وإيك أطار بالجال بغداجي والجال الجدربة يعني مجال في دولتي ده يعني أم جاوي مالي أم دبرين جدربة هرما كردستان بين سر كردستان إنه كفيرانجي بارزجها كوكي سليماني هرت يعني وجر دانستاندن وإدارة وكارجريا والجال بغدادي نجم الدين كريم برز بارزجاري كركوكي دهني كومبونك هبو الانستيتوتا روشالات نابين الامريكا واشنطن قلتي وقت ما افسع بعد كلمه قلت يعني كركوك الجل اداره بغدادي عن دانستان والجل بغدادي قلتي جل برادران راضي بون قلتي انه كسليماني دبي بريار بدي طبعا ابا اخفتنا كاغ نجم الدين واندامي مكتب سياسي كما طبعا جوهرتن وجوهرتن في دبرت بفي اوي تعامل كرن قالوا هذا هي كان دي بيتر نقطه ضعف كرداد داخل برلمانتاري كل برلمان العراقي بغداد ابدي يعني امل فرون واشكرايا كرد ايك نينم برياره كردا ايك نيا وسياسات واستراتيجيات كردا ايك نيا بتشتكي رون واشكرايا وافجيد الخوشيا نحازو دجمني كردا كاين صادين هين لحكومات هرێما کوردستانê ev devere niha rewşan bi vî awayê ku tu nêzî pêtir her kesekî taqîb dike û rewşê dişopînî li zanî ka berevkî ve diçî divan guhartin û veguhartina da gelo çi bête kirin Belê me behs kir ku pêtiviye dîvçûnek سرکرداتی سیاسی کردی برای چند که سردان بغداد کرد دیگر بغداد بحث گله اختیار و کو تگوتن هاتنا بحث کردن دنهاج ده هر دو که علی بگم بردم هفت دو تومت بارد کن کو پیوسینه بوشار موصل الى فاتنا كوان يسار بازي سر عرضه هي لا حتى فيريجي كس نزاني كده چمكو هرما كردستان قال لك ركبتن قال بغداد بو لمصير وان بعرف تنه شو كان جام نبون ديدناته جارا كدن ابدفره لجور حكومات العراق دنا بين بيشمرجع ارتش العراق بيتا باش كن جارا كدي محتمله كرد وگرنه بوان دفره ده صلاه النبي ده جاري بيجم كاتش بيتفيه بيت كرنت يعني بشتي دومايكينا شهر داعش باشين دي جوات ببارجدم مبحث كركو يا ايكي بيتفيه مراجعه اداره چونيتا اداره و ناچا بيتا كرنه يا دوي دروست كرنا باوريه و پیدا کردن آسایش نتویل و ناچه تنی یا آینی چون که هاتنا داعش هندک حاجز ناوینا نتوا پیدا کردن پیتویه و کی که کریمی اشاره دهنده یعنی بابت آشتایی کمالاتی و ناچه تنی گلکا گرنگه و ویتر سراسینیان دی توشی مشاکلت مازن ارکی که بتر طبعا اركي حكومته واركي هميلان سياسيه وكار بكنت في بواره هندا سيمينار وبري فتره الجامعه امريكيه الدهوكي كونفرنس كات انجام دان وبي تي في قال كونفرنس دي بين انجام دان في بواره هندا حتى بشن هندك بين غاوا بافيجن لو يا مهمه كو ام هول بدين وانا وجه ثاني بشتي داعش
دەستپێکردنا ئاوادانکردنا واناوچ هەنێ بێتە دەستپێکردنێ و دا خەلک بشێت بزەڤێت واناوچ هەنێ چونکە بێ ئاوادانکردن مستحيلة خلق جارك يتري بزفرت لوا حكومات هرميات قيرانك مازن دانا لي امشم بيتفيا بزافا كي بكن السر نتوين يجرتي وهو بيمانك وبشين وانرك خراوت نيف دولتي بين سر خطيت في بواره هندا كو بشين آوادان کردن وانا و چه دست بکن راست نوکه بهراب ترش وان رخراوت هنه مجیلن نپ آوارا وان آوارد که هاتین اوت شکی گره که مهمه و دست خوشی لوات کن بس یا مهمتر اوه یکو پشتی و فتره پیدا کردن وان نوچت آرام بو و خلکی گفت خلکی هنیب بله کواتا کریم هریمی کردستان بگمان زورین کردن بالام پیکاتا کانیتری شیعه ترکمان هیا مسیحی هیا ام پیکاتان شیعه تا چند گرین گلم نکای که زور بیان لم ناوچان تا چند گرین گه لما یا وسنگی به پارزی پیک وجیان هبه تا او نتوانه یعنی پیکاتا کانیتر که مذهبیه دینیه نتوانه همو اوانه که لا تنا دروی هریمی کردستان تلا موصل تالا بغداد و بسراش خو زۆربەی زۆری لە هەرێمی کوردستان جێگا بۆتەوە تۆگە تێبینی بکە هەموو نەتەوانێتتر بۆ نمونە ئێستا زۆربەی زۆری خەچ ڕۆمادی فەلوجە ئێستاش لە شەقلاوە دەژێ نەیتوانی بگەڕێتەوە بەهۆی مەسەلەی تایفی و مەسەبی ئەوانە بۆیە هەرێمی کوردستان توان بڵێم سوورەتێکی ئێزگار جوانی داوە لەسەر مەسەلەی پێکەوە ژیان و کۆکردنەوەی هەموو ئەو بیر بۆچوونە جیاوازانەی کە ئەمە ئۆکێ لە ناوچەکان وەکو باسم کرد پێش هەموو شتێک دەبێت ئاشتەوایی کۆمەڵایی دروستکەینەوە و هێزی پێشمەرگەش لەم ناوچانە بەهێزترکەین بۆ پاراستنیان بۆ ئارامبوونیان بۆی بتوانن لە هەر ترس و ئەگەری چێت داهاتوو هێزی پێشمەرگەی کوردستان بیان پارێزی و لە هەموو ئەوانەی کە لە ڕابردوو چ بە عەقلی شۆڤێنی چ بە عەقلی قاعیدە و تیرۆریستانی قاعیدە و دواتر داعش و پاژماوەی بەعسەکان هەموو کاتێک ئەو شوێنانەی کە زۆرینەی کورد بوون من نمونەی تەلعەزێرت بۆ بێنمەوە ئۆردوگای تەلعەزێر کە لە 10 ساڵەوەی پێشتر گەڵابێکیان بەناو تەقاندەوە کە نیوەی ئۆردوگایەکە وێران بوو 406 شەهیدیاندا و 1000 کەسی بریندار بوو هۆی تاوانی ئەوەی تێدا نەبوو نە خەڵکێکی چەکداری تێدا بوو خەڵکی سیڤیل و بێتاوان بوون بەڵام هەموو تاوانەکان ئەوەندە کورد بوون بۆیە پێویستە لە داهاتوش بتوانانی هێز پێشمەرگەی کوردستان زیاتر تۆکمە و بەهێز و یەکگرتوو لەم ناوچانە بمێنتەوە بۆی بتوانێت بەرگری لەم بەڵێ سەرنجی تۆ گەشتکاکێ من کەواتە دکتۆر تۆ وەکو ئاکادیمیسیانێک وەکو چاودێرێکە vê ڕەوشەی ژیاوان دەڤەرانتەکەری سەرنجاتە بۆ سەرکردەتی سیاسی لە باشووری کوردستانی چێگەل و کو ئەف دەبەرە ئیستیقرار بۆ وان دەبەرا بگەڕیت دوێ هێلا بەڕەوانی بێ بهێزکردن دوا دەڤەرادا پشتی ئەف هەمی قوربانی هاتیندان نابێ فێڕۆ بچێت دوێ هێلا بەڕەوانی بێ بهێزکردن ئەف سنووری هاتی دانان سنوورێکی سروشتیە ڕاستیە کوردستانەیە و دوێ ئەمن و ئاسایش بەرقرار بدوا دەڤەرێهانەدا و یاساژی سەروەر بێ دا ئەف خەلکە بشێ پێک vê bijî ئەو کەسێ تاوانبار بووە جەنابی سەرۆک ئاماژەیەکی پێکرد کۆمبوونەدا لەگەل عەرەباژ و لەگەل کورداژی ڤادەڤەرە گوتی ئەو کەسێ لەگەل داعش بۆ دەستی ناو تاوانەدا هەبوو ئەف کەسێ دەبێ بێ سزادان طبعا گۆرەی یاسا ئەو کەسێ لەگەل داعش نەبووە کورد بێ عەرەب بێ تورکمان بێ هەر کەسێک بێ برای me وەگەری سەر جێ خوا سەر شوێنی خوا وێ بژی ئەمە پێک ببژین ئەف تەجروبە ینی کوردستانی سمعەتێکە باشی نێودەوڵەتی کوردستانی وەرگرت حەواندنە خەڵکێکی گیانی پێک بە ژیانێ و تەقابلکردنا ئێکودو و ئاوەدانکردنا وا دەڤەریان هانێ ئەگەر تو بەری خۆبی دەڤەرێک هەکەر وێران ببێ طبعا ئەف دەڤەرە کورد تێدا بهێز نابن یعنی مثلا بگا نمونەکی ez بژمە برای خوا سەیری دەڤەرە زمار بکە سەدا چل بەس خەلکی بێ دەڤەرێ کورد li bêrê dijîn سەدا شێست بەڵاو ناوبەینا دوهۆکێ و زاخۆ و سێمە لێ بفەیدێ معنە li bêdê وجودا کوردا هەبوونا کوردا li bêdê بهێز نینە ڕاستی کەواتە کاک نەسەدین حتا بۆ مووسڵ بوو نمونە بەحسێ گوهارتنە فۆرمای دەریا مووسڵ تێتەگەرن بۆ 4 پارێزگیها دەشتانەینەوە بیتە پارێزگە و شنگال و تەلعەفەر و ناوەندا مووسڵ پارێزگیهاکەدن بێ هینوەکو حکوومەتە هەرێما کوردستان ئەف هەموو ڕێکارên تایبەتی دکتۆر موسا بەحەزکری گەل و چێ سەر عەردێ هین کال سەرڤەیەکت کەن vêkil berçafat girin hewldanê tu hene
حتا نوکه تشتی فرمی بو من هات یادی بواره هنده کام کار سر بکیم بس وان نقشه رایگ نی نکویم زان کو اچا اداره وان دبراب کن نزا پیش مرگه تو بس هر تشتکا دل خلکی ما الوان آچاپ خوش بد یعنی بس بشرط که کو سر هرم کردستان وبن چه پارێزگەه بێت چه ئیدارە سەر بەخۆ بێت بوواناو چه تەنێ بۆ برادری نێزەدی بێت بۆ برادریت مەسیحی بێت ئەم دێ پشتەوان بین و دێهاری کار بین وی بوارێ هەنێدا بەس حتا نەهات وەکمە گوتی چ تشتێ فەرمی نەهات یەک و ئەم کار بکینە سەر وی بوارێ هەنێ طبعا تمینت حتا ئەف ڕزگارکردنا مووسڵب دوماهێک بێت و ئاوادانکردن ناواناوچە بێ دەست پێکردنی و زڤری ناخەڵ کەواتە کەرمێکە زۆر بە کورتی لەناو حەزب باڵادەستەکانی باشووری کوردستان چی باز دەکرێت چونیەتی ئیدارەکردنی ئەم ناوچانەکە بۆچوونی زۆر لەسەر هەیە چۆن ئیدارە بکە فۆرمەکە چوون بێکە زۆر بە کورتی بێگومان دەبێت هەرێمی کوردستان لەگەر بەغدا پەیوەندەکانی باش بێ بۆ گەڕانەوەی ئەو مەلەفانەی کە بە پێی دەستور بە پێی یاسا ڕێک خینەوە ئەگەر نەکراتی فیدرال ئەگەر بە مادەی بە دەستور لەگەرمان دەکە فەرمو مادەی سەرچل بە وەسائقی دووەلی لەگەرمان دەکە ئەوە ڕاپۆرتەکەی دیمەستورە بە خاک و خەڵکی کوردستان لەگەرمان دەکە خاکی خەڵکی کوردستانە فەرموا بگەڕێنەوە بۆی هەموو ئەوانە ئەرچی ئێستان یەک ڕێژی ناوماڵی کوڕێخینەوە و لەگەر بەغدا بتوانین ئیداری ئەم ناوچانە بە پێی ئەم فۆرمەی ڕابردوو ناکرێتەوە ئەمە واقعەکە دەبێت هەمومان بزانین فۆرمی پارێزگای نینەوە بۆ پێکەوەژان و داهاتوو خەڵکی کۆچۆ ناتوانین لە تەشگوندەکەی عەرب بژەکە دوێنێ پێرێ کلیوی بوو ڕۆژی پاشتر هات ئەوەی کردی بۆی پێویست دەکات فۆرمیشتی نوێ ئەمی لە چوارچێوەی ڕێککەوتنی ئەم خەڵکە کە چۆن بڕیا لێ بدرێت ئایا لە چوارچەوەی هەرێمێک وەکو مووسڵ و چەند پارێزگایەک ئایا لە چوارچەوەی گەڕانەوە ئەم شوێنانە بۆ هەرێم کوردستان بتوانرێت بەڵێ تەماشەوان اینجا gelek spas bû mêvanê min û spas bû Telarexos li bajarê Dûkê ku ev bername îşev dabîş me li vê kir bêguman mêvanên serinçe bûn serincên wan jî têr û tesel bûn aliyên peywendîdar hebûn çavdêr hebûn siyasî hebûn siyasî di nav aliyekê berpirse li başûrê Kurdistanê serincan hemû ew bûn ev devere pêwîst e rewşevan devera bêta asayîkirin pêwîst e parêzgarî xwedî derketin ji aliyê Kurdan li van devera bêtê kirin behsê gelek xiyarê dijî kes bîdarim serincan bu aliyên peywendîdar geheşte bin heta bi hev ve geş nekedin dixêr û xweşiyan